سڵی خۆی گەورەتان لەبێ خۆشحاڵم پێتان شاد دەمەوە عزیزان. باس لە ڕیزبەندبوونی هەسارەکان دەکرێت لە ئاسماندا. بێگومان خۆشەویستانم، ئێمە لە ئاسمانی شەو واتە لە نێو نەخشەی ئاسمانی شەودا زۆر دەگمەنە ئەگە بتوانین لە سنووری کاتژمێرێکدا واتە یەک کاتژمێر لە هەر هەموو هەسارەکانی ئاسمان ببینین، چونکە هەندێک هەسارەمان هەیە لەگەڵ خۆر هەڵدێ و لەگە خۆر ئاوا دەبێ بە تایبەتی زۆرە و ئۆتارت و جاری وایە هەسارەکانی دیش، بەڵام لەبەر زۆر و ئۆتارە زۆر لە خۆر نزیکن ئەم حاڵەتە زۆر دووبارە دەبێتەوە. سەبارەت بە هەسارەکانی دیکە بەڵێ بە دیار دەکەون، بەڵام لە کاتی جیاوازدا هەندێک هەسارەمان هەیە ئێستا لە ئاسمانی شەودا. ئۆرانۆس ببورن پێشەچی زوحەل و زۆرە بەیەکەوە لە ئاسمانی ڕۆژ ئاوادا ئێستا بە دیار دەکەون. زوحەل ڕووناچەکەی کەمە، زۆرە و خاڵێکی گەشت بە دیار دەکەوێت. لە سەروی ئەودا هەسارەی ئۆرانۆسەیە کە مستەحیلە بە چاوی ئاسایی ببینرێت، تەنها پێویستمان بە تەلەسکۆپی گەورەیە بۆ دیتنی هەسارەی ئۆرانۆس. لە دوای ئەودا هەسارەی مشتەریمان هەیە، لەسەر شێوەی خاڵێکی گەشە لە ئاسماندا بە دیار دەکەوێت و لە ئاراستەی ڕۆژ هەڵاتەوە لە دوای کاتژمێر هەشتی ئێوارەوە بە تایبەتی تەماشا دەکەین خاڵێکی سووری گەشت تا ڕادێک هەڵدێت. ئەمە هەسارەی مەریخە. هەسارەی نپتۆنیش مەحاڵە بە چاوی ئاسایی ببینرێت، بۆیە تەماشا دەکەین لە ڕیزبەندی هەسارەکاندا ئێمە دوو هەسارە مستەحیلە بیان بینین بە چاوی ئاسایی، ئەویش ئۆرانۆس و نپتۆنە. کەواتە ڕیزبەندی هەسارەکان ئێستا ئەگەر لە ڕووی فەلەکیەوە تەواو بێت، بەڵام لە ڕووی بینایەوە ئێمە ناتوانین هەردوو هەسارەی ئۆرانۆس و نپتۆن ببینین، بەڵام هەسارەکانی دیکە دەبینرێن. ئەم بینینش خۆشەویستانم وەکو ئاماژەم پێدا هەمووی بە یەک کات نییە، بەڵکو کاتژمێرێکیان بینەیان هەیە، دوو کاتژمێری بینە، بەڵام هەندێک جار هەسارەکان سێ تا چواریان بەیەکەوە بەڵێ لە نەخشەی ئاسمانیدا بە دیار دەکەون. دیارکەوتنەکەش چۆنە؟ تەنها لەسەر شێوەی خاڵی گەشە، خاڵی گەشت، نەوەک هەسارەکان لە ئاسماندا لەسەر شێوەی گۆیی ببینرێن بێ بەکارهێنانی تەلەسکۆپ، چونکە هەسارەکانی عۆتارد و زوهرە و مەریخ و مشتەری و زوحەل لەسەر شێوەی خاڵ هەندێزە خاڵی گەشت بە تایبەتی ئەگەڵ لە زەوی نزیکنەوە دەبینرێن، بەڵام لەسەر شێوەی گۆی یا وەکو شێوەی تۆپ مستەحیلە بە چاو نادیدرێت، تەنها پێویستمان بە تەلەسکۆپ دەبێت ئینجا دەتوانین ئەم هەسارانە ببینین. با لە هادمنسی خۆشەویستانم لە ساڵی 1970 تا ساڵی 1982 ڕیزبەندی مەزن لە ئاسماندا ڕوویدا لە بۆشایی ئاسماندا. ئەو کاتی فعلەن چوار لە هەسارە گەورەکان کەوتنە سەر یەک ڕاستەهێڵ کە ئەمە بە ڕیزبەندبوونی مەزن ناسراوە، الاستفاف العظیم، the great conjunction. بەڕێزان ئەو کات هەسارەکانی مشتەری، زوحەل، ئۆرانۆس و نپتۆن کە هەرچەندە خێرایی خولانەوەی بە دەوری خۆردا زۆر جیاوازە لەگەڵ یەکتری، بەڵام ئەو کات هەر چوار هەسارە کەوتنە سەر یەک ڕاستەهێڵ، واتە ئەگەر تۆ هێڵێکی خەیاڵیت ئەو کات بە ساڵی 77 تا سەرەتای هەشتاکان هێڵێکت لە ئاسماندا ڕاکیشابە، ئەوە بە سنتەری یان ناوەڕاستی هەر چوار هەسارەدا تێدەپەڕی. بۆیە ئاژانسی ناسا پێشتر دەیزانی ئەو حاڵەتە ڕوودەدات بە پێپێوانە فەلەکیەکان، بۆیە پێشتر دوو کەشتی ئامادە کرد، ئەویش ڤۆیەجەر 1 و ڤۆیەجەر 2 کە توانی لە ماوەی نێوان ساڵانی 1977 تا 1989 هەر چوار هەسارە کە لەسەر یەک ڕاستەهێڵ بوون بە یەکەوە بەسەریان بکاتەوە، کە ئەمەش هەنگاوێک و بەرنامەیەکی زۆر مەزنی دۆزینەوەی هەسارەکان بوو کە لە حاڵەتی زۆر دەگمەن نەبێت ئەم ڕیزبەندبوونە لە بۆشایی ئاسماندا ڕوونەدات. ئەجینا ئێمە لە ڕووکەش کە لە ئاسماندا ئێمە بە چاو دەیبینین هەسارێک لێرەیە وەکو شێوەی خاڵێک ئاماژەم پێدا، خاڵێک لێرەیە، ئەمە تەنها لە پێشچاوی ئێمە لە ئاسماندا نزیکیەکن. ئەجینا هەسارەکان لە نێو بۆشایی ئاسمانی نێو سیستەمی خۆردا مەودای زۆر گەورە لێکچیان زیاد دەکاتەوە، بەڵام لە پێشچاوی من و ئێوەی خۆشەویست وا هەز دەکەین لە یەک نزیکن. خواتان لەگەڵ.